ناوەندی حەوت ڕەنگە باوکاری بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بۆ ساڵی دووەم پێشانگایی پەیکەرسازی تایبەت بە بەشێک لە پێکەرسازانی هەم ڕۆژهەڵاتی کوردستان و هەروەها باشووری کوردستان بە ئەنجامەگەێنێت. دیارە پێشانگاکە سبەینێ سەیدا لە هۆڵی مۆزەخانی نیشتیمانی ئەمنە سوورەکە بەڕووی بینەران و ئەو کەسانەی کە حەز بە بینینی کاری پەیکەرەکەن ئەکرێتەوە. گفتوگۆکەم لەسەر تەواوی پێشانگاکە بە میوانداری زۆر بەڕێز کاک بەشیری ناسڕی کە بەڕێزیان پێکەرسازن و ئێستا لە کورسات مەگەزین میوانن. کاک بەشیر زۆر بەخێر بێ. سپاس بۆ تۆ. ئەم هەوڵە چۆن ئەیبینیت کە جارێکی تر بۆ دووەم ساڵە بەشێکی تر لە پەیکەرسازانی کورد جارێکی تر کارەکانیان پێکەوە لە شاری سلێمانی نمایشەکرێت؟ بەپای تەجروبەیە کە ئەزمونێکە پارەکە لە ئەو پێشانگایە بوومان کە هەم بەشی ڕۆژهەڵات و هونەرمەندەکانی ڕۆژهەڵات و هونەرمەندەکانی باشوور بە یەکۆ کۆبوونەوە بۆ دووەم باریش کە ئەم پێشانگا بەڕێوە چووە تەجروبەیەکە پارەکە وەرگیرا باشترین شتی مەسەلەی تێکەڵاوی نێوان هونەرمەندەکان بە یەکۆ بوو. یعنی ئەمەی کە هەم وەکو هونەرمەند یەکتر بناسن نزیک بنەوە بە یەکتر و هەم وەکو ئەزمونگرتن و دەرسکردن و لە تەجروبیاتی یەکتر کەڵکوەرگرتنی هونەرمەندەکان لە ڕووی کارەکانەوە. ئەمە یەکێک لە باشترین تەئسیرێک بوو کە پارەکە ئەم پێشانگا بووی. بێگومان ئەم ساڵیش ئەو شتێکەوە ئەمڕۆ من چاوم کرد لە پێشانگاکە و بەشداربووەکان هەم ڕێزەی بەشداربووەکان زۆر بوون و هەم کوالیتی کارەکانیش کارهایەکی زۆر باشترە بەنسبەت بە کارەکانی پارەکە. زۆر باشە. چەند کەس بەشداری کردو بۆ ئەم ساڵ لە ڕۆژهەڵاتەوە؟ چەند پەیکەرساز هاتوون؟ لە ڕۆژهەڵاتەوە 6 پەیکەرساز هاتوون و بەگشتی 19 پێکەرساز بەشداری کردووە کە 6 کاریش تقریبا هاتوون بۆم پێشانگا. خۆت بە چەند کار بەشداریت کردووە؟ من بە 7 کارە. بە 7 کار. کاک بەشیر ئەمە پرسیاری ئەوە بکەم با بڵێن ساڵی پار یەکەم ئەزمموی ئێوە بوو بۆ بە بڵێن پێشانگایەکی پەیکەرسازی و ئەم ساڵ دووەمین ئەزممون و دووەمین جارەکە ئێوە دووبارە بەخێربێن یەنەوە بۆ شاری سلێمانی. لە پێشانگای ساڵی پارەوە چ شتێک زیاد بوو بۆ بیر و هزری ئێوە بۆ کارکردنتان بۆ کاری پەیکەرسازی با بڵێم کوردی لە کوردستانی گەورەیە؟ ئایا پێشانگایەکی لەم شێوەیە بینینی پەیکەرسازانی تر کۆمەڵێک لەو بابەتانەی کە جیاواز ئەوان بەکاری ئەهێنن تۆ بە هەمان شێوە تا چەند کاریگەریتان لەسەر یەکتر بەجێهێشت بۆ کاری ئەم ساڵتان؟ بەڵێ مەسەلەی ئەسڵی ئەوەیە کە ئێمە وەختی کارەکەین لە ڕۆژهەڵاتە یەکەم مەسئلەوەیە کە تەواوی هونەرمەندانە بە یەکۆ دۆست و بران و هەمومان یەکتر ئەناسین نزیکین کارەکەن بە یەکۆ لەسەر کار یەکتر قسە ئەەکەین. گرنگترین شتیش ئەوەیە کە هیچ کات بۆ پێشانگا پێکەر دروست ناکەین. یعنی ئەم پێکەرێک دروستکەین بڵێن قەرارە لە پێشانگایە نیشان بدرێ با دەستکەم بە پێکەر دروستکردن نا هەروەکو ژیانە سبەشیتە سەرکار هەتا ئەو کاتێکە مانووەبی دەسەکەی بەکارکردن و ئەبینی دوای ساڵێک دوای ماوەیەک هێندە پێکردەیە میتریان پێشان لە پێشانگایە بەشداریەکە یا ناکە. ئەوەیە کە بەو بیرە دوای ئەو پێشانگای پارەکە کارمان نەکردو کە بڵێن قەرارە ساڵێکی تر چی قەومێ نا بۆ بیرە کارەکەی کە تۆ پێکەرسازی تۆ هونەرمەندی ئەبێ وەکو ژیان وەکو نان خواردن وەکو ئاو خواردن وەکو ڕێگە ڕۆشتن وەکو ژیان وەکو هەر کارێکی تر کە ئێمە ئەنجامی ئەگەێنین ئەبێ کار بکەی و خودی ئەو مەسئلەی عشق و ئەوین بەکار خۆی لە داویدا لە نهایەتە ئەتوانێت ببێت بە بەرهەم ئەتوانێت بێت بە کارێکە تەئسیری خۆشی دابنێت و کاریگەری خۆشی هەبێ. کاک بەشیر زۆر جارە بینین کە هونەری بە بڵێن شێوەکاری زۆر پێشانگای بۆ ئەکرێتەوە هونەرمەندان تایە زۆر باڵا دەستن زۆر زیاتر لە کارەکانیانە ئەبینێن. هونەرمەندانی پەیکەرساز زۆر کەمتر لە فستیڤالەکانە ئەبینرێن بە تایبەتێگر بڵێم لە 4 پارچەی کوردستان ئەگەر پرسیاری ئەوە بکەم بڵێم ئایا
پیکەرسازی کوردی بوونی هەیە واتە کارکردنی ئێوە بە بەردەوامی و بوونی بە بڵین ستانداردێکی تایبەت کە لە هەر چوار پارچەی کوردستان هونەرمەندان کاری لەسەرکەن و بەردەوام یەکتر ببینن وەکو هونەرمەندانی شێوەکار و هونەرەکانی تر لە چالاکیەکانە بەردەوامیان هەبێت یاخود خۆت ئاماژەت بکە کارەکە ئیتر مهنە و بە بڵین حەز و خولیای خۆیانە وەکو هەر کارێکتر ڕۆژانە بە ئەنجامێگەن ئەمە بوونی هەیە؟ ئەمەیەک باستان لە پیکەرسازی کوردی کرد یا بەگشتی هونەری کوردی مەسەلێکی زۆر زۆر گرنگ هەیە ئێمە ئەگە قەرار بێ بەوە بیر بکەینەوە کە ئێمە کوردین و چونکە کوردین وەزیفەمانە ئەرکمانە کاری کوردی بکەین بەرهەمی کوردی بخۆڵقێنین ئەم شتە هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە لەبەرەوەی کە یەکەم شتێک کە ئەتوانێ هونەر بخۆڵقێنێ ئەوینە یعنی تۆ ئەوین بە هونەر ئەتوانێ هونەر بخۆڵقێنێ کاتێک کە تۆ وەکو هونەرمەندێکی کورد مادامێکە لە کوردستان ئەژیت مادامێکە لەگەڵ سروشت و لەگەڵ کولتور و لەگەڵ نەریتی خۆتا لە ئەرتباتای لە پەیوەندیای وەختێکیش لەگەڵ ئەوینە ئەم دوودانە بە یەک و تێکەڵاو ئەبن بۆ خۆی ئەتوانێ زمانی خۆی بێ بڵێ من هونەرێکی کوردیم یا هونەرێکی غەیری کوردیم نەبە تەسمیم یعنی وانەیە کە بڵێ من لە ئەمڕۆ تەسمیم ئەگرم کە کاری کوردی بکەم کاری کوردی تۆ ناتوانین تعریفی بۆ دابنی کاری کوردی ڕنگدانەوەی ژیانی تۆیە لە کارتە ئەو ڕنگدانەوە کە لەگەڵ ئەوینی تۆ بە کار تێکڵاوە بێ ئەتوانێت بەرهەمێ بخۆڵقێنێ کە لە مێژووە کەسانێکە لێکۆڵەرن کەسانێکە نەقدی هونەریەکەن کەسانێکە کاریان ڕخنەی هونەریە یەواش یەواش ئەبنی ڕنگ و بۆیەک لە ناو کارەکانە پێیا ئەبێت کە ئەتوانی هەست پێ بکەی بڵێ ئەو کارە دیارە لە کام بناخەوە سەرچاوی گرتووە مەسڵ من لە بیرمە زمانێکە لە دانشگا لە زانینگەی هونەرا دەرسمانە خوێن من خۆم نەقاشیم خوێندووە ڕسم نەقاشیم خوێندووە هەمیشە مامۆساکان ئەیانوت تۆ خەڵکی کوردستانی مەسڵمەوت بەڵێوت دیارە کارەکان ئەسەن دیارە تۆ لە کوردستان و هاتووی خۆ هونەری کوردی فقط بە کاوەپاتۆڵکێشان و بە سەروێن و بەم شتانە نییە ها یعنی تۆ زۆر جار هەیە شتێک ئەکێشی فیگور نییە بەڵام لە ڕەنگەکانە لە زۆر شتی ترا ئەبینی ڕنگدانەوەی لەو ژیانی تۆی تایە تەبیعەتەن ژیانی یەک کەسێکە لە سلێمانیەژی لەگەڵ ژیانی ئەو کەسێکە لە بەغاژی جیاوازە ڕنگدانەوەی ئەو ژیانەیە کە تۆ توانی لە بەرهەمەکە کەم 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 ببینی ئەو تەئسیراتی باشە پرسیارێکی تر دایمەن ئەوەیە کە بە بڵێن پەیکەرسازان یاخود هونەرمەندانی پەیکەرساز زۆر کەم ناسراوترن ئەو کارێکی چییە لە تاوی کوردستانی گەورە ئەبینین کە پەیکەرێکە لەوانەیە ماوەی چەندین مانگ هەندێک پەیکەر هەیە بە ساڵ هونەرمەند سەرقاڵەتی کەسایەتێکی دیارە لە بەشێک لە شوێنە گشتیەکانە ئێمە لە شارەکانە بە تایبەتیش ئەگەر باس لە شاری سلێمانی بکەین باس لە شاری سنە بکەین یاخود باس لە هەر شارێکی تری کوردستان بکەین بێ پەیکەر نییە کۆمەڵێک پەیکەری کەسایەتی زۆر دیارە بینین بەس بۆ هەمیشە کاک بەشیر ناوی هونەرمەندانی پەیکەرساز کەمتر دیارن؟ بەڵێ منەمەوێ وڵامێک بەمەوە بەرعەکسی ئەو شتێک وا جەناب فەرمووی ئەویش ئەوەیە کە ئێماڵەن لە سنە لە ڕۆژهەڵاتە لە سنە وەختێکە دیت ناو شاری سنە یەکەم شتەوەیە کە سنە بۆ خۆی مێژوویەکی هەیە مێژوویەکی کۆنی هەیە ئەڵێ ئەچم بۆ فڵانە شوێن ئەچم بۆ ئاویێر ئەچم بۆ نازانم فڵانە بینا یەکێک لەو شتانە کە زۆر بەرچاوە و هەویەتی داوە بە شاری سنە اتفاقاً مەسەلەی پێکەرسازەکانە یعنی کەسێک وەکو کاکە هادی زیاددینی کاکە مهدی زیاددینی دۆستانی تریشمانن هەروەها وەکو کاکە فەردینی سادەقەیوبی وە زۆر کەسی ترمان هەیە لە سنە و ڕۆژهەڵات بەگشتی هەروەها لە شارەکانی تر وەکو بۆکان کاکە محەممەدی ڕستەمزادە کاکە پەشێ و ئەلان ناویان بەم احتیمالی هەیە بازێکیان لەبیرم تۆ ئەشیتە ئەویا فقط پێکەر نبینی پێکەرساز ئەبیسی پێکەرساز ئەبینی بۆ لەو یاوایە وەلێ لێرە ئەڵبەتە نازانم ڕەنگە لێرەی جوابێ بەڵام ڕەنگێکە لە کوردستان بۆ ناسینی پێکەرسازەکان هەیە زۆر زۆر پڕەنگترە لەبەرەوەی کە ئەو پێکەرسازانە یا بەگشتی ئەو هونەرمەندانە لەگەڵ خەڵک تێکڵاون لەگەڵ خەڵکە ژین ژیانیان جیا لە ژیانی گشتی کۆمەڵگان نییە
و یەواش هێدی کە بەرهەمیجە خڵقێنن کارەکانیان نیشان ئەدرێت ئەو تێکڵاویە بینی پەیوەندی بینی خەڵک و هونەرمەند خەڵک و بەرهەم یەواش تۆ ئەبینی هەم ناوی پێکەرەکە ئەمڕابیسی و ئەیبینی هەم ناوی پێکەرسازەکە یعنی زۆر گرنگە تۆ چۆن لەگەڵ کۆمەڵگای خۆت هەڵس و کەوتت هەیە وەکو پێکەرساز چۆن خۆت لەگەڵ کۆمەڵگاکە تەرەفی ئەو ماجرا زۆر مهمە ئەو مەسەلە زۆر گرینگە و مەسئلەیەکی تریش ئەوەیە کە کاری هونەری وەختێک کە خۆڵقا بۆ خۆی ئەگەر کارێکی باش بێ تەسیری خۆی دائانێ ئەگەر کارێکی لاوازی بێ بۆ خۆی مێژوو خۆی فەرامۆشیەکە یعنی بە زۆری تۆ ناتوانانی خۆت جێ بکەیتەوە لە ناو تاریخە کار یا کارە یا کار نییە جاگە لەگەڵ منە سێرێکی شاشەکە بکەیت ئەوەی کە من سێری تەواوی شاشەکەم کرد زۆرینەی تا بڵین پیکەرەکان پیکەری کەسایەتین پێشانگاکە خۆی بەم شێوەیە یاخود پیکەرسازان خۆیان بەم شێوەیە کارەکەن زۆر جوانیش دروست کراون بەڕاستی کە سریانەکەی وەکو کەسایەتە بە بڵێن ڕاستەقینەکانوان بەشێک لە کارەکان کەسایەتین ڕاستە فەرمووی بەڵام نەگەشتی ئەوە لەوانەیە لەم تەسویرە زۆرتر واکەوتە بێ کە کەسایەتی بن بەڵام چونکە زۆر جار ئێمە مەسەڵەن ئەو کەسایەتیە تەسیرێکی مێژوویی بووە ئەی ناسین لەوانەیە زۆرتر ئەوە ببینین کارەکان جیاوازن ینی کارمان هەیە هەر فیگوراتیوە کارمان هەیە ئابستراکە ئەنتزاعیە فۆرمالیستیە فیگوراتیوە و کەسایەتیەکانیش بەهۆی دیسانەرە خۆشەویستیەوەیە مەسەڵەن ئەوە زۆر گرنگە ئێمە فکر نەکەینەوە کە پێکەرسازی فقط ینی کەسایەتی دروستکردن فقط ئەوە نییە ینی ڕاستە کۆمەڵێک ماتریال و بابەتی زۆر جیاوازترەیە لە جیهانە کە پەیامی خۆیان نەگەێنن دەقیقەن وایە بەڵام کەسایەتیەکانی سم ممکنە لەم تەسویرە زۆرتر دیار هەر کە سێریشیانەکەیت هەر هەستەکەی کەسایەتی ڕاستەقینەکە خۆیانە سێ و پەیکەرە بەڕاستی پەیکەرەی مامۆستا بەختیار زۆر جیاوازن اینجا حەزەکەم پرسیاریەوە بکەم ئەم هەوڵەی ناوەندی حەوت ڕەنگە و بەرەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی چۆنە بینیت تا چەند گرنگە ئەم جۆرە بە بڵێن چالاکیانە بەردەوامیان هەبێت هەم بۆ ئەوەی کە کارەکانی ئێوەش بێنە باشوور و ئەم شێوازە بە بڵێن کارکردنە بڵێن پێچەوانش ببێتەوە ئەم کارانەش جارێکی تر بێنە ڕۆژهەڵات و نمایش بکەن بەگشتی باشوور ئەیتوانی زۆر باشتر هەوڵ بدا زۆر باشتر کە هەوڵیشی داوە ینی کاتێک ئەڵم زۆر باشتر بە معنایەوە نییە کە خراپ هەوڵی داوە چونکە بەڕێوەبردننی پێشانگایەکی پێکەرسازی تۆ ئەبێ زۆر شت لە نەزرا بگری ئەم پێکەرسازان ئەبێ داوەتکەی ئەبێ پارەی بسەرفکەی ئەبێ پلان ڕێژی بۆ بکەی یعنی تۆ ئەبێ سیستمێکی زۆر قەویتر بەهێز لە پشتی بەڕێوەبردننی پێشانگایەک ببێت ئەوەی کە ئەو ناوەندی حەوت ڕەنگە بەڕێوەی بردووە ئەمە کارێکی زۆر باشە هەر کەسێکی تریش بێت ئەم شتە بەڕێو بە دیسان کارێکی باشی کردووە ئێستا لەم ناوەندی حەوت ڕەنگە ئەم کاری کردو بە هاوکاری وەزارەتی ڕۆشنبیری بەڵام من پێم وایە ئەگەر سیستەمی بەڕێوەبەرایەتی گشتی کوردستان بێت ئەتوانێت هەوڵهایەکی گەورەتر بدا کارهایەکی زۆر گەورەتر بکە کە تەسیرێکی زۆر مەسەلەن وەکو سەمپۆزیۆم یعنی تۆ سەمپۆزیۆمێکی پێکەرسازی دابنی ئەبینی لە ماوەی 10 ڕۆژە 15 ڕۆژە یان بڵێن ئەو پەڕی مانگێک داوەتەکەی لە چەند پێکەرسازی باش هەڵ ئەبژێری ڕزۆمەیان ئەنێرن سیڤیان ئەنێرن هەڵە بژێری دەسەکەنە پێکەر دروستکردن و ئەبینی لە ڕۆژێکە شارەکە پڕ بۆ لە پێکەری باشی چونکە ئەوانە لەناو کاناڵ لە فیلترێکەوە ڕەدەبن تا کاریان تەئید بێت و دابنرێت ئەمە زۆر مهمە ئێمە بیر بەوە کەینەوە کە چ کارێک قەرارە لە ناو شارە دابنرێت کاتێک ئێمە کارمان لە ماڵی خۆمانایە یا لە ئاتۆلیە خۆمان و دامان ناوە لە گۆشەیەکە هیچ کێشەیەک نییە بەڵام کاتێک کار چووە ناو شار تۆ مەسئولی لە بەرابەری ئەو کارە یعنی تۆ بێ بەرامبەر بۆ کارە ئەو نەمتمانت بێ ئەو ئەو کارە باش بێ کە خیاڵت ڕاحەت بێ تۆ چ کارێکت داناوە مناڵی بینێ خەڵکەی بینێ ئەو تەئسیرە زۆر مهمە شتێکی گرین کە لە شاری سنە هەیە هەرچەند لەوێ کاری باشمان هەیە کاری خراپمان هەیە بەڵام بەگشتی تا دەورەیەکی تا ماوەیەک ئەو کارانە
بیرەکراوە کە چ کارێک دابنرێت لێژنەیەک بوو کە تماشایە کرد چ کارێک بڕوا لە مەیانێکا دابنرێت ئەگەر بێت و هەرجار تۆ ئەزمونێکی خراپت ببێت لە پێکردانان کەم خەڵکیی تر ئەکێشێتە دواوە یانی ئیتر هیچ علاقەیەکی بۆ نامێنێت کە تماشای پێکرد بکەیتتر بۆی گرنگ نامێنێت ئەو ئەزمونەکە لە ڕۆژهەڵاتا کراوە ئەگەر لێرەش بکرێت بێگومان زۆر باشتر بێت بۆ هیوایم کە ئەم پرۆژانە بەردەوامیان هەبێت و کاری باش و کاری جوانتر لە ئێوەی بەڕێزیش ببینی سپاس بۆ بەڕێز بەشیری ناسری پێکەرساز کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بوویت ئازانی ئێمە بێگومان ئەم پێشانگایە لە سبەینێ سەیدا لە نێو هۆڵی مۆزەخانەی نیشتیمانی ئەم نەسوورەکە کاتژمێر 4 وانە 4 ئێوارە کراوە بێت وا بۆ ماوەی 5 ڕۆژی بەردەوامە بێت دووبارە بەخێر بێی سپاس بۆ بەڕێزە